بینەرە و بیسەرێن کوردستان 24 دەمەوە باش هیویا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتی نەفدیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەیە ئب کوردی ئەف جارەژی دێ خزمەتەکە دیتر پێشکەشی وەین بەڕێزکەین سەبارەت کۆڕۆنا ئەتنافبەرە متمانە و گومانێدا سروشتێ مرۆڤان وەسایە دەما هەر قەیرانێک سەر هەلدەتن مرۆڤ کەفنەت نافبەرە دوو ڕێن قورسدا ئەو ژیت نافبەرە متمانە و گومانێدا کۆڕۆنا هەرچەندە قەیرانێکە تەندروستیە بەلێ ئەلپشت کۆڕۆنایە کێشێن سیاسی و تەندروستی و کۆمەڵاتی و جواکی ژی ئەلپشق و هێلاینە لەوڕا دەبینی نەها دوو بەرە دروست بووینە سەبارەت باوەڕپێکردن و نەباوەڕپێکردنا کۆڕۆنایە لەوڕا مەفەرزانی ئەم ناوا خەڵکە بەرنامەی بە کوردیدا تیشکا خۆ پێخینە سەر ئەوێ مژارێ و vê xelekê terxan bikeyn dor mijara bawerpêkirin û bawer pênekirina koronayê digel zor berês Mamosta Abdirehman zor bexêr bê Mamosta. Selam enû spas. Mamosta berês weke em niha temaşeyî wekû bêjinê rojefa Kurdistanê dikeyn em bînîn gelek kes hene bawer eb koronayê heye û gelek kes jî heye bawerî eb koronayê nîne. Lewra me divêtin em bizanîn bûçî komelge dabeş bîtin ser du beran da hindek bawer pê dikin û هندك باور بيناكن اشروي ديني و اگرم بزانين اشروي نفسي و سايكولوجي و بزانين بو چه تشتكي ود گرتبه بله مناوي خوي بخشندي مهربان دیارە کە شتێک دێتە ئاراوە هەواڵێک دێتە ئاراوە لە ئەنجامی ئەو هەواڵەدا یا ئەو ڕووداوەدا خەڵکی دابش دەبێ هەندێک بڕای پێ و هەندێک بڕای پێنی ئەمە حاڵەتە ئاسایەکێ کە دین ئەمە لە ڕووی یەکەوە چۆنەڵێ لە ڕوانگەیەکی ئاینیەوە بیهێنینەوە ئەتوانین چەند شتێکی لێ فێربین ئەوەی وتت ڕاستە یعنی بەشی زۆرینەی کۆمەڵگا ئەگە تەماشایکەین دابشبوونەکەی پێوە دیارە لە نێوان بڕواهێنان و بڕوانەهێنان بەڵام پرسیارەکە لێرەیە ڕادەی بڕواهێنانەکە چەندە و ڕادەی بڕوانەهێنانەکە چەندە یعنی حەجمەکانی و قەبارەکەی چەندە گرنگە ئەویش بزانین چونکە ئێمە ئەوەمان نەپێواوە شتێکی لەو پێوەرەمان نییە با قسەی بکەین یعنی کە تەماشای قورئان کەین خوا لە قورئاندا باسی چەند زاراوەیەکمان بۆکە ئێستاگە بیکەین بە کوردی بە پەلە هەر یەک گوشەی بۆ بەکاردێنین بەڵام لە قورئاندا ماناکان جیاوازن یعنی چۆن بڵێن ظن چییە ئەڵێ گومان ئەڵێ ئەی شەک چییە ئەڵێ گومان ئەڵێ ئەی ڕەیب چییە ئەڵێ گومان بەڵام لە قورئاندا هەر سێ وشە جیاوازە کەواتە ئێمە ڕاستە لە کۆمەڵگەی ئێمە جۆرێک لە گومان دروست بووە بەڵام گومانەکانیش پلە و دەرەجەکانیان بەقەدەر یەک نییە یعنی چۆن ظن یعنی چی ظن لە قورئاندا یعنی زیاترە لە سەروی شەکەوەیە گومانت کەم بۆتەوە بەس هێشتا نەگەشتوویتە یەقین هەیە لەم پلێ ئێستاکە هەیە لەم پلێ ئەنکوڵ نزیکی یەقینە زۆر ڕاستە نزیکی یەقینە و لە شەک تێپەڕیوە بەڵام نزیکی یەقین بۆتەوە شەک لە قورئاندا یعنی چی یعنی 50 بە زاراوی ئێستا یعنی لە ناوەڕاستا وەستاوە 150 ئەڵێ هەیە و 150 بە نەفسی خۆی دەڵێ نییە بەڵام ڕەیب خەتەرە ڕەیب یعنی چی ڕەیب ئەو جۆرە گومانەیە و تۆمەتشی لەگەڵایە نەک پێت دەڵێ ئەو شتە ڕاست نییە تۆمەتباریشت دەکات دەڵێ تۆ بۆیە دەڵێ کۆڕۆنا هەیە چونکە دەتەوێت موچە نەدرێت چونکە دەتەوێت خۆ پیشان ڕاستە ناوە هەرێمە کوردستانی دانەها ئەف بووچوونە هەیەت بێژن حکوومەتە هەرێمێ ڤان ڕێکارانت گرتە بەر بووەیەکێکە هەندێک تشتێن خۆ پەردەپۆش بکات یانجی معاشانە دەتن یان بەرگەرێک تشتی دیت جەمەسمەوە بوو ئەمە ڕێیبە کەواتە ڕێیب چییە تۆ گومانەکەش دروست دەکەیت و تۆمەتیش لە خەیتە پاڵی تۆمەتیش ئەخەیتە پاڵی جا لەم حاڵەتەدا گرنگە ئاماژە بە زاراوەیەکی دیکەی قورئانی بدەین یعنی ئەوەی پێشوم بۆ ئەوە بوو کە بڵێم ئێمە ئەبێ بزانین ڕادەی بڕوابوونەکە چەندە چونکە خۆ هەیە ئەڵێ کۆڕۆنا هەیە بەس بینیوتە کە پەیامنێرەکان ئەچنە بازار بە خەڵک ئەڵێن کۆڕۆنا هەیە ئەڵێ بەڵێ هەیە ئەڵێ ئەیکوا ماسکەکەت لەم قەڵە باڵغیە ئەیکوا دەستکێشەکەت ئەڵێ وەڵڵی ئیتر لە بیرم چوو یعنی گشت ئەوانەی کە دەڵێن ڕاستە و ڕێنمایەکان ڕاستن نەشیان کردووە کەواتە ئەو بڕواهێنانەش سوودی نییە ئەو بڕواهێنانەش سوودی نییە چونکە هیچ پێداویستەکانی جێبەجێ نەکردووە جەبێمەوە سەر ئەوەی کەواتە ئەو بۆچی وایە ئەوە ئێمە ئێستا گومانەکانمان زانی هەیە لە سەروی شەکەوەیە و نزیک یەقین بۆتەوە ئەڵێن نییە هەشە 50 بە 50 هێشتا هەشە ئەڵێن نیشە و تاوانباریشت دەکە بێنە لای یەقینەکان ئەوانەی کە بڕوایان وایە کۆڕۆنا هەیە لە ڕوانگەی زاراوە قورئانیەکانەوە ئەوانیش دابەشی سێ پلە بوونە هەندێکیان وەکو دەڵێ لە ئاستی هێشتا وەکو دەڵێ لە ئاستی علم اليەقینن هەندێک لە ئاستی عین اليەقینە هەندێک لە ئاستی حق اليەقینە ئەم سێ پلەیەش جیاوازە کاریچێت ناوبەرەوان چەمکان بڕوانە ئەی هێنەوە بۆ لای کۆڕۆنا بەڵام جارێ لە لای مفەسیرەکان تەماشاکە چیان گوتووە علم اليەقین ئەوەیە یەکێک علمی هەیە بەوەی ڕووبارێک هەیە وەکو چۆن
ئێستا بە تۆ دەڵێم تۆ بڕات هەیە ڕووبارێک هەیە ناوی فراتە ئاڵێ باڵێ چووە ئەزانم علمم هەیە کە هەیە بە چاو نەبینی بیتە بەڵام من نەبینی وەڵام منش فرات دیجلەم بینیوە بەس فراتم نەبینیوە بەس ئایا فراتمان بینیوە نەمان بینیوە کەواتە نەبووە عین اليقین ئەگەر یەکێک علمی هەیە کە ڕووبارێک هەیە ناوی فراتە ئەوە علم اليقینی هەیە ئەگەر بە چاوی خۆی ڕووبارەکەشی دیبێ ئەوە بوو بە عین اليقین ئەگەر دستی لە ئاوەکە دابی و خواردبێتەوە ئەوە بوو بە حق اليقین کەواتە ئێستێمە خەڵکێکمان بەشی زۆرینەی کە یەقینمان هەیە علممان هەیە لە ئاستی دنیادا کۆڕۆنا هەیە ئەمە علمە علمی یەقینمان هەیە کەوا وڵاتێک دووە سێیە دەیە پازدەیە هەموو وڵاتەکانی دنیا تووشی کۆرۆنا بوونە و باز دە کۆرۆنا دەکەن کەواتە ئەمە علمی یەقینە ئەمە پلەیەکە بەڵام بچینەوە لای کەسێک وەکو پزیشکەکان بە چاو بینیویانە پزیشکەکان بە چاو بینیویانە کەوا خەڵک توش بووە کەواتە ئەوان گەشتونەتە عین اليقین ئەو پزیشکەی کەوا کەسێکی نزیکی خۆی پێوەفاتی کردو بە کۆڕۆنا گەشتۆتە حق اليقین کەواتە حکوومەت لێرە ئەتێک بۆ حکوومەت زیادکەین ئەویش ئەوەیە گەلان ئەو گەلانەی کەوا لە سایی داگیرکاری ژیاون زۆر لە سای زوڵم و ستەم ژیاون وەکو جووەکان وەکو کوردەکان کورد و جوو لە شتێکە هاوبەشن کە چین زۆر ستەممان لێکراوە ساڵانێکی زۆر لەبەرەوە جووەکانش موسا دەیگوت خوددا هەیە دەیانگوت ئەرین الله جەهرەتەن دەی خودامان پێ نیشاندە بە چاوی خۆمان بە ئاشکرا خوددا نەبینین گەلی کورد لەو گەلانەیە بە هەمان شێوە شت بە چاوی خۆی نەبینێ بڕای پێ ناکە کەواتە تۆ هەمیشە نەخۆشخانەیەک لە دوورەوە پیشانە دەی ڕاستە مافی نەخۆشەکان هەیە کە پیشانیان نەدەی بەس ئەو حاڵەتانەی کە نەخۆشیێک خۆی ڕازی دەبێ پیشانی بە یان نەخۆشیێک خۆی ئامادەیە مستەنات هەرێمە کوردستانیدا یعنی عین اليقین علم اليقین حق اليقین هەموو زانن کە بە کۆڕۆنا و خەڵکی پێتمریت و خەڵکی توش بیتن سەرڕاوێ چەندێ مصرن سەربوو چۆناخۆ کە بە یاریەکە سیاسیە یان هەر بابەتێکی دیتر ئەویش یاری سیاسیەکە ئەوەی کە ئەڵێ ئەوە یاریەکی سیاسیە ئەویش یاریەکی سیاسی پێدەکات دەڵێ نییە ینی ئەوەی کە تۆمەتبارەکە بەوە خۆشی یاریەکی سیاسی پێدەکە لەبەرەوە بێمەوە سەر ئەو قسەیە ینی بۆ ئەوەی لە لای خەڵک ببێ بە حەق اليقین پێویستە پێ نیشاندی پێویستە بیبینێ ئەم بینینە زۆر گرنگە خۆتم نەخۆش مافی ئەوەی هەیە خۆی پیشان نەدا بەڵام ئێستا یەک دوو حاڵەت هەیە کە خۆیان ئامادەن قسە بکەن خۆیان ئامادەن باسی بکەن ئەمە مەسەلەیەکی گرنگە جا یعنی بڕواهێنان و بڕوانهێنانش مەسەلەیەکە تۆ تەماشاکە قورئان لە ئەوڵ تا ئەخیر بخوێنەرەوە لە سەرەتاوە تا کۆتایی بخوێنەرەوە هەر پێغەمبەرێک هاتبێ خەڵک گوتوتی درۆیە تۆ پێغەمبەر نیت وانە هەتا پێغەمبەر هەتا خوا دڵی محەممەد دەداتەوە درودی خوای لەسەر وەلەقەد كذبت رسل من قبلك هەر تۆنی بە درۆ خراویتەوە پێشی تۆش زۆر پێغەمبەریان بە درۆ خستۆتەوە فصبروا على ما كذبوا سەبریان کرد ئارامیان کرد بەردەوام بوون لەسەر ئەوەی با بە درۆشیان بخەنەوە بەنابێت شتێکی گەلک سەرنجڕاکێش و گەلک غەریبە دەمابوو نمونە حکوومەت بڕیارێکی دەتن 100% یعنی مەسلحەت و بەرژەوەندیا ملەتی دابیتن بلێ ملت بەر و باژی سەردەریت گەلبێ چەندێ بکەن نا هیچ غەریب نییە بۆچی لەبەر ئەوەی خوددا ڕەب العالەمین و پێغەمبەرێکیشیان بۆ ئەنێرێ و بەخێر و خۆشی و عیلم وەکوتم یەک لە دوای یەک بۆیان ئەنێرێ إنا إليكم مرسلون فكذبوهما فعززنا بثالث قالوا إن أنتم إلا بشر مثلنا وانيا إن أنتم إلا تكذبون أما ما نيشيا ما نيوال برسالك أواب كروا يعني خوشي تشيل لوي كوا راستي بدروب خيتو مصلحتي تيايا چ برجەوەندیەک دەوێت هەیە ئێستا پێتەڵێم کە پێغەمبەرێک دێ دەڵێ خوددا هەیە یعنی چی خوددا هەیە یعنی کە پێغەمبەرێک دێ دەڵێ خوددا هەیە یعنی ئەو خوددای پێمان دەڵێ ئەوە بکەن ئەوە بکەن ئەوە بکەن ئەوە بکەن ئەوە مەکەن ئەوە مەکەن ئەوە مەکەن کە ئیمانت پێهێنا تۆ ئەرکێکت بۆ زیاد بوو ئەبێ ئەو ئەرکانە جێبەجێ بکەی دیت کەوتیتە بەرپرسیارەتی بۆچی ئیلحاد هەیە ئیلحاد ئەوەیە کە دەڵێ خوددا نییە ئیتر بۆ خۆی ئازادیەکی ڕەهای وەرگر خۆی لە هەموو بەرپرسیارەتیەک داماڵی چی ئەوێ ئەیکا ئەها کەواتە کاتێک کە تۆ پزیشکەکان مەڵێ حکوومەت پزیشک کاتێک کە پزیشکەکان دەڵێن کۆڕۆنا هەیە یعنی چی یعنی وای کردن تۆ دەست چێش بکەین وای کرد ئێمە بچینە قەڵەباڵغی ئێمە ماسک ببەستین وای کرد ئێمە کە بچینە چێشتخانەیەک لەسەر مێزێک 4 کورسی هەبێ وای کرد کە ئێمە ئەچین بۆ سەردانی ماڵان هەندێک دەستکاری جۆری سەردانەکەمان بکەین ئەمە هەمووی ئەرکە کەواتە بۆ ئەوەی ئەمە نەکەین
ئاسانترین ڕێگە بۆ خۆ داماڵین لە بەرپرسیارەتی بڵێ کۆڕۆنا نییە بله کەوتت نییە دڵی خۆت خۆشەکە ئیدی هیچ نادی بەدەستم ئەگەش ڕۆی دینی تەماشای بێ مەسەلە بکەین مامۆستا و کەسێ بانگەشەوەیەکی دکەتن کە کۆڕۆنای درو دەربێخیتن یانکو و سەفکاتکێکێ دروست بکەتن چاوێن خەلکیدا کە کۆڕۆنای ڕاستی بوونینە ئەریش ڕۆی دینی بە ئەف کەسەت هێتە هەژمارتن تاوانبار ئەڵێن ڕۆژە لە ڕۆژان کەسێک هاتە کوشتن لە سەردەمی پێغەمبەر درودی خوای لەسەر چاکترین کەس چاکترین پیاوی ئەو شارە وتی واللهی لا ئوشاریک بعد اليوم في قتل أحد سوێن بەخوا ئیدی جارێکی تر بەشدار نابم لە کوشتنی هیچ کەسێکە و چاوان تۆ قسچەکەی پیاوی وەک تۆ بەشدار بۆ لە کوشتنە وتی با من بە وشەیەک بەشداریم کرد کە هاتن ڕای منیان پرسی دەربارەی پیاوێک ئەو پیاوە کوژراوە چۆنە و چۆن نییە من ڕایەکم داوتم وڵا پیاوێکی باش نییە ئەترسم قسەکەی من هۆکار بوو بێ ئەوان ئەو کارەیان کردبێ جا لەبەرەوە ئێمە چۆن ئۆتۆمبیل بەرپرسیارەتیە چونکە لەوانەیە ڕووداوی هاتوچۆی پێ بکەیت و خەڵک بکوژی دەمانچە بەرپرسیارەتیە چونکە لەوەیە کەسێکی پێ بکوژی ئەمیش بە هەمان شێوە لە حاڵەتێک لە حاڵەتەکان تۆ کە بوویتە مای کوشتنی کەسێکی دیکە بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرپرسیار دەبی کەواتە بچینە سەر مژارەوەی چەندێ بزانین تاکێ کورد یانکو ئەم هاوڵاتیان کوردستانی وەکو تاک مە چ ڕوولەکەیە بۆ هێورکردنا vê mijaran behs bikein خدا کە ئێمەی ژیانی بەبەرا کردین و ئێستاوا دانیشتوین خدا ئەرکێکی قسە سەرمان فەرمووی یا ئەیوهە الذینە ئامنوا ئەی ئەو کەسانەی کە بڕواتان هێناوە چی بکەن قوو ئەنفوسەکم وئەهلیکم قوو ئەنفوسەکم وئەهلیکم ئەی ئەو کەسانی بڕواتان هێناوە ئەرکی ئێوە چییە خۆتان بپارێزن ویقایەی خۆتان بکەن و کەسوکاریشتان کەواتە بەرپرسیارەتێک ئەکەوێتە سەر خطابە vê ئاەتێ بەڕاپەتر بەحسا وەکو بژنی مەسائلێت مێتافیزیقی و غەیبینینە ئاەتەکانی قورئان چۆن دەڵێ چۆن دەڵێن هینێکی هەیە چۆن دەڵێ ینی سەبەب نزولێکی مخصص و مەخصوص و تایبەتمەندی هەیە بەس عیبرەت بە عمومی لەفزە یعنی عیبرەت لەکوێیە عیبرەت بە گشتگیرکردنی بعمومی لەفظ خصوصی سەبەب بەڵێ ئەوە کەواتە بە کوردی وا دێتەوە کە عیبرەت وەرگرتن پند وەرگرتن بە کۆی گشتی ئاەتەکەیە تۆ ئاەتەکە ئەوە دەبینی بە باسی قیامەتیش بێ قو ئەنفوسەکم وئەهلیکم نارن وەقودوها الناس والحجارة ئەی لە دنیا کەواتە لە دنیاش كلكم راع وكلكم مسؤول عن رعيته تۆ خاوەنی ماڵی تۆ لە ماڵی خۆتای کەواتە خدا فەرمووی باوەڕداری ئەرکێکمان بۆ دروست دەکات قو ئەنفوسەکم وئەهلیکم ئێستاش پزیشکەکان هەروە دەڵێن تۆ هەر ئەوە نییە خۆت توشکەی نەخۆشیەکە گوازراوەیە لە ڕێی تۆ ماڵ و مناڵیشت توش دەبێت کە سوکار و دەرودراوسێکەشت توش دەبێت کەواتە ئەرکێک لە ئەرکەکانی باوەڕداری لەسەرمان چییە ئەوەیە کە خۆپارێزی بکەین و کە سوکاریشمان بپارێزین بەمانای چی هەر کەسە بازنەی خۆی بپارێزی بچوونێک هەیە مامۆستا بێژن ئەف ڕێنمانی حکوومەت بە حەسکەت بوون نمونە کارانتینیەکردنا مرۆڤان ناوە ماڵاندا نە کارانتینەکردنە بەلکو سوجونکردنا مرۆڤانە چونکو بێکار و کەسابەت و ماڵدانیشی دێ بچژی دێین باسی ئەوەش دەکەین ئێستا کارانتینە نەما ئێستا کەواتە ئەو پرسیارە ئۆکۆڵێمان قرستر بوو ئەف بڕیاڕە هاتە باسی دەکەم بەس تۆ باسی تاکت کرد جارێ باسی تاکت کرد کەواتە پرسیارەکە ئەوەیە خدا فەرمووی قو ئەنفوسەکم وئەهلیکم نارە ئەبێ ویقایە چی بێ ویقایە دەڵێن تۆ دەبێ ویقایە خۆت بکەیت و ویقایە خەڵکی تریش بکەیت چۆن یعنی کەسێک نەخۆشیەکی هەیە کەسێک هەر نەک کۆرۆنا هەر هەڵامەت و پەسیوێکی هەیە لە ماڵی خۆت لە ماڵی خۆت دانیشتووی پەسیوێکی عادی هەڵامەتێکی ئاساییت هەیە کە کەسێک دێتە ماڵەکەی تۆ دەبێت لەو پەرداخی بۆ خۆتت جا کردوتەوە لەوە ئاو نەدەی بەو ئەوە تۆ ویقایە ئەوت کرد کەواتە ئێمە ئەچینە دەرێ ئێمە نازانین چێ توش بۆ چێ توش نەبووە ئەرکێکمان لەسرە بۆیە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ئەوەی کە سیر و پیاز دەخوا نێتە مزگەوت ئەی ئەگە کۆرۆنای هەبێ ئەی ئەگەر پەسیوی هەبێ ئەی ئەگە سیلی هەبێ ئەی ئەگەر کەبەدی ڤایرۆسی هەبێ کەواتە نابێ بێتە مزگەوت تونابینی مامۆستا ینی تاکێ موسڵمان تایبەتی تاکێ کوردی موسڵمان ڕۆبەڕووی قەیرانەکە گەلێک مەزم بوو ئەوژی ئەوە هەمی دروشمن ئیسلامیت زانیتن خو ئەوانەها جانەبێت تاماژە پێدای دەربارەی سیرێ و پیوازێ هەمیت زانن و مەلال هەمی جێیەکی بەحثکەن بەلێ بۆچی ئامادەنی نەبکەتە کرداروی چەندی ژیانە خوددا پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی لەو شتانی کە ئێمە لە ڕۆژی قیامەت هەندێک پرسیار هێلەی دەرباز نابین بەلای کەمە 4 پرسیاری فەرموو یەکێکیان وعن جسمیه فیما ئەبلاه ئەم جسمەی کە خوددا بە ئێمەی ئەمانەتە ئەم جسمە کە خوددا بە ئێمەی داوە بەمە نوێژ دەکەین بەمە ڕۆژوو دەکەین بەمە دین لێرە قسە دەکەین بەمە دەچینە نێو خەڵک
هەر خێرک و هەر چاکەیەک و شەڕ و خێر بەم جسمە دەکرێت کەواتە ئێمە لە ڕۆژی قیامەتدا سوالێک هەیە تەرکیتیانی ئێوە مامۆستان وا دەڵێن فلانە پرسیار تەرکیتیانە ئەم چوار پرسیارە تەرکیتیانە کە یەکێکیان ئێستا باسی دەکەین وعن جسمه فيما ئەبلاه ئەو جەستەیەی کە خوددا پێی بەخشید چیت لێ کرد و چیت بۆ کرد کەواتە من پرسیارم لێ ئەکرێ لە ئەنجامە کە پرسیارم لێکرێ لە کوردەواری عادەتێکی خراپەیە زۆر جار خەڵک بەچی دێتە کوشتن ماڵەکان هەموو دەمانچیان هەیە زۆر جاڵەنان ڕووی داوە لە هاواڵەکان دەخوێنینەوە ئەڵێ فلانە کەس دەمانچەکەی ڕاگرت هەموو فیشەکەەکانی دەرکرد ئەوە لە سەری خۆی ڕاگررت بوو دەیگوت بیتەقێنم کووران بۆ خاتری خوا مەکە تایەتی ئەیگوت کا فەحسم کردووی چیتیانە کورە دانێک چۆتە بەری شتیوانە ئاکە کاکە یەک جارە ئەگە تەقی ئەمری وڵا دەستی پیانێت تایەتی ئەمرێ ئەم بابەتی ڤایرۆسیانە یەک جارە گاڵتەی لەگەڵا ناکرێ گاڵتەی لەگەڵا ناکرێت ڕوولێت تەوەکلێت چ داد وێرەداکان بژینمە تەوەکلال سەر خودێ و خودی پشتامەیە و چلمە ناکەتن ئەوە زانایان لە وتیان خوددا دەفەرمێ وتەوەکل على الله فإذا عزمت فتوكل على الله هەکەواتە تۆ بێ عزمت کرد بێ ئەسبابت وەرگرت بێ وتیان ئەوەی خەڵکی تر ئەیکاوت تەواکولی پێڵێن زانایانی ئاین دوشتیان جیا کردەوە تەوەکل و تەواکل تەواکل ئەوەی هەر وا مل بنیت و هەر بڵێ بە تەوەکل بەخواوە گاڵتە بە خوددا دەکەیتەوە خوددا فەرمی ئەسبابەکان وەرگرە جا لەبەرەوە یعنی وەکو تاک ئەبێ احتیاط بکەین من پرسیارێک دەکەم ئەگەر بچی سێرچێک پێ لە گوگڵ بۆی بنووسە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بڵێ نەخۆشیە ڤایرۆسیە گواستراوەکان کامانن بڕوا بکە 100 هەتا 120 دانە بۆ ئەژمێرێ جگە لە کۆرۆنا تازەیە چەند نەخۆشی تر هەیە دەگوازرێتەوە سیلە دەگوازرێتەوە ئیلتیهابی کەبەدی ڤایرۆسیە دەگوازرێتەوە چەندین نەخۆشی تر هەیە هەر پێویستی بەوە هەیە کاکە پێشی کۆرۆنا من باسی لە ساڵی 1992 باسی پیسبوونی هەوای هەولێرم کردو گوتومە هەوای هەولێر پێویستە ماسکی بۆ ببەستی توێژینەوە یەکەم کرد 50 لاپەڕە بوو وەکو هاوڵاتیەک ئەو کاتە چون بۆ لای یەکەم وەزیری تەندروستی کوردستان کە دکتۆر کەمال شاکر بوو بۆم برد بەحسەکەم داوەتێ ئەوە باسی ساڵی 92کەم پێشی 28 ساڵ گوتومە ماسکمان پێویستە لەبەر پیسبوونی هەوای شار ئەگە کۆڕۆنا هەبێ هەر پێویسترمان دەبێت کەواتە باسەکە لەوێوە دێ کە ئێمە ئەگەر بڵێ کۆڕۆناش نییە 100 تا 120 نەخۆشی گواستراوەی ڤایرۆسی تر هەیە کە هەموو ساتێک احتیمالە بگوازرێتەوە بمان بۆیە بینی لە تاران پێشی کۆڕۆنا لە تاران و لە پەکین یا بەیجین پایتەختی سین هەر کەمامەیان دەکرد بۆچی لەبەر پیسبوونی هەوا چونکە ساڵانە زیاد لە 10 ملیۆن کەس بە پیسبوونی هەوا دەمرێ نە کۆڕۆناش کەواتە ئەگەر کۆڕۆناش نەبێ خۆتو هەر پێویستی بەوایە خۆپارێزی بکەیت پێغەمبەر درودی خوای لەسەر لە سەردەمی خۆیدا بۆیە ئەو سونەتەی داهێنا ئەیگوت خواردن بە دەستی ڕاست بخۆن مانای چییە یعنی کە وەختێ دەستت بەکاردێنی دەستی ڕاست بۆ هەموو شتە پاکەکان تەقسیم کرابوو دەستی چەپ بۆ هەموو شتە پیسەکانی پێکرا لە ئەنجامدا خەڵک ڕاست و چەپی خۆی دەزانی ئێستا خەڵک ڕاست و چەپی خۆی نازانێ پێویست بەوە ئەکات تۆ خۆت بپارێزی پێویست بەوە ئەکات تۆ ئاگاداری خوارد هەمی ئاخفتنە و ئەف هەمی مژارەتێنە بەحسکردن و هەمی بەرنامەتێنە پێشکەشکردن سەبارەت خۆ پارێزیە ڤایرۆسا کۆڕۆنا ئەوەوەیکە ناگەیتن کە ترسێکش دەف هەوڵاتی درست بکەتن نەتیجەیدا ئەو ترس ببیتە سەبەبێت دابەزینە هێزا بەرگریە لەشی ڕاستە کەواتە هەموو جاوتمانە ینی لە کۆڕۆنا مەترسە بەس پارێزگاری خۆتی لێ بکە هەمیشە ئەم قسەیە زووتری ژوتومانە بەس بەهۆی دووبارە بوونەوەی بابەتەکە پێویست بەوە دەکا بێڵێنەوە شتێکی پێی دەڵێن چوونە ژێر فشاری کۆی گشتی خەڵک یعنی چۆن یعنی 100 کەس بێنی پێکەوە تقریبا 80 کەسیان بڕوایان وابێ کۆڕۆنا هەیە 20یان بڕوایان وانەبێ کە 20ەکە دەڵێن نییە ئەوانی 80کە لە شەرمە ئەوانش دەڵێن نییە ئەوانش دەڵێن نییە ئەمە خراپە کەواتە خوددا دەفەرمێ وەکو باسم کرد خەڵکەڵێ خوا پێغەمبەری نەناردووە خەڵک پێغەمبەران بە درۆ دەرەهێنێ سەبەبەکەی چی بووە خوددا پێمان دەڵێ یەکێک لە سەبەبی بە درۆخستنەوەی ڕاستیەکان چییە ئەکەویتە ژێر فشاری کۆ لەناو کۆمەڵە برادێرێکا دادەنیشی ئەو کۆمەڵە برادێرە هەمویان وا دەڵێن خدا دەفەرمێ قل إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادى ثم تتفكروا بە کوردی یعنی چی ئەڵێ تەنیا بنەوە لە ژێر فشاری کۆ دەرچن ئاوا دانیشن بە تەنیا دوو سێسێنە یا دوو یا بە تەنیا دانیشن بیرکەنەوە بیر ئێستا بیهێنە بۆ کۆڕۆنا بیر لە کۆڕۆنا بکەرەوە ممکنە 140 150 193 دەوڵەت لە دنیادا ئەم باسە دەکا ینی ئەمە لەوێش هەرباسی خۆپیشاندان بێ لەوێش هەرباسی موچە بێ بۆ نمونە یعنی ئەمە پرسیارێکە بە تاک بۆ دێتەوە جۆیە ئەوەی ئینسانی حائیر کردووە ئەم چۆن دەڵێ
چوونە ژێرباری فشارێکە بۆیە خوددا لە قورئان دەفەرمێ چێ حەیران وشای حەیران لە قورئان داوا بزانام جارێک هاتووە بله حەیرانە ئینسان حائر دەبێ له أصحاب يدعونه له أصحاب يدعونه یەک صاحبت نییە ئەسحابێکی زۆرت هەیە ئەو پێ دەڵێ هەیە ئەو دەڵێ نی ئەو دەڵێ هەیە دوجار من خۆم بەرپرسی جسمی خۆم بەرپرسی خۆم خاوەنی عقلی خۆمم هەمویان لا دەدەم دێم خۆم بیر بەس هەندێک جارەگەر تو تەماشای واقعی بکەی مامۆستا دەبینی ڕەنگە gelek هەفوڵاتی هەبن متمانە ئەب خۆدی دەستهەڵاتێ نەمابیتن ئەرێ ئەدوی دەمەیدا دەستهەڵات چ پێتەویە بکەتن حتا ئەف متمانە دروست ببیتن داکو بۆ هەر بڕیارەکە دیتر یعنی خەڵک باوەڕ پێ بکات و بێت و دلی ئەکەواتە بە علم اليقین بڕوایان نەکرود کە ئەدڵێن هەیە وایە بە عین اليقینیش ئەڵێ نەمدیوە ئەبێ پێی نیشاندەی ئەبێ بیبینێ لەبەرەوە بۆیە گوتم یعنی ئەبێ هاوکاریەکەی بە لە نێوان چۆنەڵێ ماک پاراستنی مافی نەخۆش و پزیشکەکان ینی هاوک جۆرێک لە هاوکاری بکەن ئێستا خەریکە یعنی ئەو حاڵەتانی کە بەهۆی کۆرۆناوە خەڵک دەمرێ چکە ئێستا شتێکی وا دروست بووە ینی بڵێن تەندروستی دەڵێ فلانە کەس بە کۆرۆنا مرد کە سوکارەکەی دێتە سەر تەلەڤیزیۆن نەک بێتە تەلەڤیزیۆنی بۆچی ئێستا هەموو کەس لایڤی خۆی هەیە هەموو کەس تەلەڤیزیۆنی خۆی هەیە ئەڵێ درۆیە و بە کۆرۆنا نەمردووە کارین بێژین ملەتی کورد بەشێکیش ملەتی کورد بیە قوربانیە گوتارێ هەندێک کەسێن سیاسەتمەدار وڵای خۆی نابی بێتە قوربانی چونکە هەمومان خاوەنی عقلی خۆمانی بەس مەبەستەکەم ئەوە بوو ئێستا ئەم ئاراستەیە هەیە زمانی زوو کەس کەناڵی نەبوو ئێستا هەموو ئینسانێک لە ماڵی خۆی کەناڵێکی هەیە وایە یعنی ئەگەر حیزبێک ئەگەر حکوومەتێک ئەگەر دەفەرێک 20 کەناڵی هەبێ ئێستا چۆنەڵێ هەر فەیسبوک دەرباز وانە مانای چییە مانای وایە ئینسان حائرە بێ لە بینی ئەمانە بۆیە خوددا فەرمووی ئەن تەقوموا لله مثنى وفرادا ثم تتفكروا لە ژێرباری هەموو ئیعلام دەرچوو لە ژێرباری هەموو لایڤەکان دەرچوو وەرە بە تاقی تەنیا دانیشۆ بیرکەرەوە کەواتەنەها دەما ئەمژی بیرکەینەوە و فکرت بێ مژارێدا بکەین کەوینەت حەیرانێکدا نزانی دێ چ کەین دێ چ بێژین ئەرێ ئەدڤێرەدا ڕۆلێکەیە vê متمانەی بزەڤڕین تەڤەجارەکتن باشە ئەم دابەشکردنی ڕۆڵە ڕۆلی شەیە تۆ گوتت ئێمەش حائر دەبین ئێمە چ بکەین حائربوون لە خێرا زۆر مشکلە نییە یعنی دەڵێ ئەو کارە چاکە بکە وایە ئەوەندە خێری تێدایە ئەو کارە چاکەش بکە ئەوەندە خێری تێدایە هەردووکی هەر خێرە بەس لە شەڕە ئەبێ گومانەکە ئیشی پێ بکەین لە شەڕدا یعنی چۆن لە خراپەکاریدا یعنی ئەگەر گوتیان احتیمالی سەتا واڵن احتیمالی سەتا یەک هەیە احتیمالی سەتا یەک هەیە کۆرۆنا هەبێ لەوانەیە ئەو یەکە بەر تۆ بکەوێت لەوانەیە بەر من کرد لەوانەیە بەر ئەو بکەوێت کەواتە لە شەڕە لە خراپەکاریدا لە کاری خراپدا دەبێ احتیمالە خراپەکە بە نەزەری اعتیبار وەربگری جا بێمەوە سەر باسەکە بێمەوە سەر باسەکە ئێمە چۆن نەرمانە چێن نوێنەری گەلە پەرلەمان چونکە تاقە شوێنێک کە بە هەڵبژاردن چوو بێتە ئەو شوێنە و هەڵبژێردرا بێ پەرلەمانە کەواتە من ئەڵێم پەرلەمان لە ڕووی نووسراوەوە لە ڕووی عورفی نووسین چی ئەڵێن دەڵێن پەرلەمان ئیشی یاسادانانە یەک دوو دەڵێن ئیشی پەسەندکردنی بودجەیە سێ دەڵێن چاودێریکردنی حکوومەتە وایە من دەڵێم ئەو نوێنەری گەلە لە سەردەمی ئێستادا زیاد لەوەشی هەیە ببێنە نێو خەڵک چۆن ئەو ڕۆژانەی پەرلەمانتار ئاهاتنە نێو خەڵک دەیانوت دەنگمان پێ بدە ئێستا من دڵنیام پەرلەمانی کوردستان ئەو کاتە موسیبەتە بڵێ پەرلەمانی کوردستان یا بڵێ ئەندامی پەرلەمان بڕای بە کۆرۆنا نییە ئەو گرفتێکی زۆر گەورەیە کەواتە تۆ 111 ئەندام پەرلەمانت هەیە وەکو نوێنەری گەل ئەوان بێنە ناو خەڵک چۆن لە ڕۆژی بانگەشەی هەڵبژاردندا کارتیان تەوزیع دەکرد دەیگون دەنگمان پێ بدە من دەڵم ئێستا دەبێ پەرلەمانتاران بۆ گەڕەکە هەژارەکان ماسکیان هەبێ بۆ گەڕەکە هەژارەکان دەستچێشیان هەبێ بە دیاری بۆیان بەرن دابەشیکەن چونکە لە توانایاندا نەبێت ڕەنگە بیکڕن ئەمە ئەرکی پەرلەمان ئەرکێکی زیادەیە لە سەردەمی کۆرۆنا تۆ دەزانین لە سەردەمی پێغەمبەر و پێشی پێغەمبەر درودی خوای لەسەر ساڵ بەچی ناودەنرا ئەو ساڵێکە کە سوکاری پێغەمبەر هەمووی وەفاتی کە درودی خوای لەسەر ناوێت عام الحزن یعنی ساڵ ناوی هەبوو وابوو عام الڕەمادە ساڵی برسێتی دەڵێن 100 ساڵی دی کە خەڵک دێ تەماشای بەرنامەکان دەکا و تەماشای بازار دەکا و ماسک لە چاوی خەڵک دەبینێ و دەستشێت لە دەستی خەڵک دەبینێ دەڵێن ساڵی کۆرۆناکە ئەمەش دەبێت بە ساڵی کۆرۆناکە اینجا بێمەوە سەر حیزبەکان حیزب نییە قوتابیان و خوێندکارانی نەبێ حیزب نییە لاوان و گەنجانی نەبێ 6,000 تا 7,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیش هەیە با بێمە جارێ بنچمەلای بێمەلای حیزبەکان حیزبەکان لە ڕۆژی وەکو ئەمڕۆدا ڕێکخراوەکانی ئافرەتانیان ژنانیان خوشکانیان خانمانیان ڕێکخراوی لاوانیان ڕێکخراوی گەنجانیان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی ئەفۆن ڕێکخراوەکانی پیشەیی و جەماوەریەکانیان بێنە نێو خەڵک ئێستا ئەو شتانە دابشکن بەسەر خەڵکدا
چونکە تۆ ناتوانانی بە خاوەن تەکسیەک بڵێ ئەگەر نەفرێک لەگەڵدا سەریش کەوت و ماسکی نەبوو من هەر تۆ عقوباتم ئەخر چی بکە خاوەنی بەێت نەتیجەیدا ئەندامی حزبیان ئەندامی پارلەمانی یان هەر کایکی دیتر دابیتن هەر تاکە کەلوی جیواکەی و ئەوژی کەفتە ژێرێ باندوری کە کەفتێت مابینە متمانێ و ڕاستیە ئەوە نخبن ئەوە دەستە بژێرن ئەوە دەستە بژێری نێو کۆمەلگەن ئەوە نوێنەری ئێمن ئەوە نوێنەری ئێمن ئەوە زۆرین لێ دەنگە اینجا کەوت ئێستا حکوومەت بەلای کەمەوە لە سێلایەنی سەرەکی پێکاتوە تۆ کورسیەکانی پێکاتەکان و سێلایەنە سەرەکێکە کۆکەرەوە لە 111 کورسیەکە کاتە تۆ لە 1995 دەنگی خەڵک لایە کەواتە بێ نوێنەرایەتی ئەوەندەش بکەیت ئەبێ بێتە نێو خەڵک ئەمە ئەرکێکی ئیزافیە نموذجة وصانا السرطان سر الدنيا بيجين عند برلمان في الدورة راببن يانجي حزب في الدورة راببن بله يعني أو كاتاني كواشتيك رؤدا يعني قصيك بوبكم كشتيك هي بيدلن كشتي خلق بوشي سردكه أشي بوجشت وجزار واي أم كان هزاري لأنه كشتيك بوجشت وجزار لأنه بحرك هذا الرون كان كشتيوانا كان ستافيك الأخوار وخريكي كشتيكن قسەیەک دەڵێن لە نێو ئەو کەشتیەدا کە خەریکە نقم بێ هیچ کەس ناوی گەشتیار نییە هەمووی دەبێت بێتە کەشتیێوان ئەو کاتی ئاهاتە ناو کەشتێکە ناڵی بە کەشتیێوانەکە من گەشتیارم بڕۆ خۆت ئەو دەربێنم من ئەو دەرنادەم ئەو قسەی جوانە دەڵێن لە نێو ئەو کەشتیەدا کە خەریکە نقم بێ کەس گەشتیار نییە هەمومان کەشتیێوانین و ژیانە هەمیان کەفتیان مەترسیەدا ئێستا پەرلەمانتاربی وەزیربی هەر بابەتێکبی ئەمە بابەتەکان من بۆ ئێستا هێنایەوە ئەرکەکەی ئێمە هۆشیاری ئاینیە ئاینیش داوای ئەوەمان لێ دەکا دێنەوە ئەو باسە دەکەین لەبەرەوە حیزبەکان هی ئەو ڕۆژەیە ڕێکخراوی لاوان و خوشکان و گەنجان و ئافرەتان و ژنان و خوێندکارانیان بخەنە نێو خەڵک ماسک بە خەڵک بن بە خۆڕایی دەستچێش بە خەڵک بن بە خۆڕایی جگەلەوە هۆشیاری ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی کە 6,000 تا 7,000 مان هەیە ئێستا هی ئەوەیە بێنە نێو خەڵک هۆشیاری خەڵک بکەن بێنە نێو خەڵک بگەڕێن بۆیان باس بکەن وەکو سەردەمی هەڵبژاردن بێن ئەم قسانیان بۆ بژێڕنەوە ئەم قسانیان بۆ باس بکەن کەوا چی هەیە خۆمان وەکو کۆمەڵگە وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون جگە لە حکام ئەبێ مصلح بێ خدا فەرمووی وأهلها ئێمە خۆشمانە بێت چاکساز بین خۆشمانە بێ ئەم هەوڵە بدەین لەبەرەوە یعنی ئێمە گرنگە ئەزمونەکانی دنیا کورد بە ملیۆنەها خەڵکیشی لە هەندەران هەیە کوردی هەندەرانی ئێمە حتما لە خەڵکی ناوخۆی ئێمە هۆشیارترن چونکە لە ئەوروپا دەژیان لە ئەمریکا دەژیان لە وڵاتانە دەژیان ئەرکێک کەوتۆتە سەر ئەو خەڵکە هۆشیاری ئێمە لە هەندەران خەڵکی ئێمە لە هەندەران هۆشیارن نەکەوتونەتە ژێر کاریگەری سیاست و ئەو بابەتانە لە ژێر حاڵەتێکی دەرونی چاک ئەژێن کێشەی موچیان نییە و کێشە هیچیان نییە ئەرکێک ئەکەوێتە سەر ئەوان لە هەندەرانەوە بە قسەکانیان بە ئەزمونونەکانیان پێمان بڵێن کە ئەم نەخۆشیە چەند خەتەرە و چەند مەترسیدارە تا خەڵکی ئێمە لە ناوخۆدا سوودی بەلایگەر تەماشای هەرێمە کوردستانی بکەین مامۆستا ڕێکخراوین تەندروستی هەر هەموو و ڕێکخراوە تەندروستیە جیهانیژی هەروەسا شەهدەیی بوو حکوومەتە هەرێمە کوردستانی دایە کە حاڵەتێکی پێرفێکت ئەو فڕێمایە هەمی خەڵکی ڕاگوتینە و ئاراستەکرینە بەلێت نەتیجەیشدا ئەم بینین کە تاکی کورد گەلێکی زۆر هەیە کە پێگیریە پێناکات و ڕەنگە قەنەعەتجی پێ نەبیتن من هەمیشە دەڵێم زۆر جاوتراوە لە کۆمەڵگەیەکدا هەمیشە کۆمەڵگە زۆرینەکەی ئینسانی چاکە ئینسانی خراپ هەمیشە کەمینەیە بەس کەمینەکە ئەو بەڵام کەمینەکە دەنجی بڵندە کە دەنگی بڵند بوو تۆوازانی زۆرە من قسەیەکت بۆکەم خەڵکی ئێمە لەو 2 ملیار و نیوەی کە فەیسبوک بەکاردێنە تۆڕی کۆمەڵایەتی زۆرە بەس لە کوردستانە لە وڵاتانی کەندا و تویتەر باوێتی لا ئێمە فەیسبوک باوێتی باشە تۆ لە فەیسبوکا کە کورد ئەبینی کۆمنتە نووسێ هەرچی کەسی کە پێی وایە کۆڕۆنا هەیە هەرچی پێی وایەکەوە خۆپارێزی گرنگە هەرچی کەسێکە کە ڕێز لە عەقڵی خۆی دەگرێ ناچێتە کۆمنتەوە تۆ بەس ئەوانە دەبینی کە جوێ نەدەن و ئەڵەن نێو درۆیە وایە سامپڵێکی ڕاستەقینەنی نییە بەڵێ ڕاستەقینە نییە ئێمە لەو بابەتانە ئیسیفتامان نەکردووە خەڵک بینە سەر سنۆقێک هەمووی بێت و یەک جار دەنگ بدە تۆ ئەتوانی بڵێ کەسێکەیە ڕەنگە 10 ئەکاونتی هەبێ هەر دەشی بە ناوی خۆی نییە هەر دەشی بەکاردێنێ تۆڵێ وەڵاوە 10 کەسەڵێ نییە هەر دەشی یەک کەسێکە هەمیشە قسەی خوددا ڕاستە بۆیە لە قورئان دەخوێنی ئەبێ لە ئەخیرات چی دەڵێ سنت یا عورفاڵە چی صدق الله العظیم بۆ صدق الله العظیم چونکە خوددا هەمیشە ڕاست دەفەرمێ خوددا هەمیشە ڕاستی فەرمووە خوددا دەفەرمێ هەمیشە چاکەکاران زۆرن هەمیشە ڕاستگۆیەکان زۆرن بەڵام شەڕخوازان ئەوانەی تر
ئاڵاکەیان بڵند کردووە دەنجیان بڵندە لەبەرەوە هەڵ نەخەڵەتی بەلێت ڕاستی دەمامۆستا بچی کەسانین باش باندور سەر کەسانین خراپ نینە ئەمەش پرسیارێکی ترە ئەمە یەکێکە لەو شتانێکەوە یعنی دەگوترێ لە قەدیمیش قسەی لەبارەوە کراوە لە قەدیمیش قسەی لەبارەوە کراوە دەگوترێ کە یعنی هەمیشە ئەوانەی خراپ دەڵێن دەیڵێن و دەینووسن بە چاکەکاران بێدەنگن ئەو بێدەنگیە کەواتە کۆمەلگا لای ئێمە دابەش بووە بەسەر زۆرینەی چاکی بێدەنگ کەمینەی خراپی دەنگدار کەواتە تو بکەمتر خراپ قەلەم دەی باش ئەی چۆن قسەیەک هەیە دەڵێن وتن و قسەکردن باشە یا بێدەنگی بینی پرسیارێکی وا هەیە بێدەنگی دەڵێن بێدەنگی هیچی نەوتووە کە دەڵێن بێدەنگی نیشانەی ڕازی بوونە ئەوە لە هەندێک بواردە لە هەندێک بواردە ئەبێ ڕای خۆت هەر بڵێ ئەبێ ڕای خۆت هەر بڵێ لەبەرەوە چاکەکاران شەرم نەکەن لە خراپەکاران با ڕای خۆیان بڵێن لە بوارەدا ئەتناوە بەڕنامی بە کوردی دەمامۆستا گەلێک جار ئەم زاناین خۆین کورتیت پێشین ئەم تکەینە وەکو مەزدەرێک و سەرچاوەک بزانین بۆ ڕوژێن هوێن تنگانە وان چ شمەڕاگوتیە و چ سەرنجەک هەبوویە و چ ئاختنەکە باش هەبوویە بوومە بەحس کردە بەڵێ باشتە ئاینەکان هەموو جا دەڵێم ئاین توانای ئەوەی هەیە زاراوەکەی لێەوەی تو باس کرد عموم لەفظ ینی گشتی زاراوەکە گشتی زاراوەکە چۆن وەردەگیرێ یعنی سێریکە لە ئوسولی فقه زانایانی کورد وتوانە خۆم شتانە ئەم ئوسوڵانە بەڕاستی زۆرە نایەتە لەبەرکردن بەڵام هاتوون چیان کردووە زانای کورد لە حجرەوە هێناویانە 5 بنەمایان دۆزیوەتەوە وتوانە ئەم 5 بنەمایە چییە؟ ئەم 5 بنەمایە دایکی هەموو بنەماکانی ترە یعنی چۆن ئەڵێ بنەمایە بۆ هەموو ئەسڵەکانی تر یەکەم وتوانە ئەلیەقین و لا يزول ئەم قسەیە ئەمان نمونونەکانیان قەدیمە بە ئێمە بیهێنەوە بۆ کۆرۆنا وتوانە یەقین بە شەک ناڕوە یعنی متمانە و دڵنیایی بە گومان ناڕوە نمونونەکە چیە وتوانە تۆ ئەرە دڵنیایی دەستنوێژت هەیە ئارەوەڵا دڵنیام دەستنوێژم هەیە ئەیسە چیەوە ئەڵێ وەڵا لە گومانم هەیە دەڵێم گومان تەسیر ناکە دڵنیایەکە قبوڵە کەواتە لەمە چی فێربووی دڵنیابوون و یەقین گەورەترە لە شەک وایە ئێستا دێمەوە پرسیارەکەی کە لە سەرەتاوە پرسیت لەبیرم ماوە گوتت حکوومەت کە خەڵکە خاتە ماڵەوە ئەو کاتە چی ئیشێ بکە قسەکە زۆر ڕاستە کەواتە حکوومەتە بێ وەز دەکەرەنتینە بێنێ بۆچی چونکە وەختێ تۆ کە کەست خستە ماڵەوە ئەوانەی حکوومەت نەبن و موچەیان نەبێت لە حکوومەت بۆ نمونە کە زۆرینەی خەڵکی ئێمە ئەگەر ئەمڕۆ تا ئێوارە ئیش نەکا پارەی نییە بۆ ئێوارە کەواتە بێ ئیش بکە ئەی لەم لاشۆ تۆ باسی کۆرۆنا ئەەکەی ئەویش هەر ڕاستە کەواتە وەختێ ئێمە بە کەسێک بڵین مەچۆ دەرەوە نەبادا کۆرۆنا توش بێ ئەمە گومانە چکۆ احتیمالە تووشی نەبێ بەڵام ئەو کرێکارە یەقینە لە لای ئەمڕۆ ئیش نەکا پارەی نییە بۆ ئێوارە کەواتە بۆیە ئەڵێ هەر دەرەچم کەرەنتینە دەشکێنێ چونکە برسێتی و نەبوونی لە لای ئەو یەقینە بەڵام نەخۆشیەکە گومانە بە شەرعیش یەقینەکە گەورەترە کەواتە حکوومەت دەبێت سوود لەم یاسایە وەربگرێت لەم ڕێسایە وەرگێ کەوا ئەبێ خەڵک برسی نەبێ ئەبێ خەڵک بێتەوە سەر ئیشوکاری کەواتە بێ کەرەنتینە ئەسڵی نەبێ بێتەوە خەوتە بەدیلی کەرەنتینە چ تشتە کەواتە دێت ئیشوکارەکەیەکە اینجا چی فێرەکەی ئەڵێ وەرە ئیشوکارەکانت بکە بەڵام بە ڕێنمایەکان هێشتا ڕێنمایی جێبەجێ نەکردن سەد بوو هەمی ملەتی نازەفری بەڵێ ئاخر نابێ ئێمە ئەلێرەیە شتێکی ئینگلیز پێڵێ کۆمپرۆمایز یعنی شتێکەیە بێ مساومەیە بکەین ئەو من کەرەنتینەکەم لەسەرت لادا وەرە ئیشوکارەکانی خۆت بکە ئەکە تۆش ئیشوکارەکانی خۆتەکەی با بەم شێوازە بێ لەبەرەوە بێتن پڕێوشینێن تۆندێن یاسایی بگەرنە بەر ئەگەر کەسێکی نەکرد سەرپێکی کرد اینجا من ئەلێرەوە گوتم یعنی هەمیشە سزادان ئەبێ قۆناقی ئەخیر بێ لە شەرع قسەیەکەیە ئەڵێ ئاخر الدەوائی ئەلکەی کەی داغیان کردوون برینێک وتوانە ئەمە ئاخر شتە جارێت بەسە هەل دەست پێ بکە من لە حیزبەکان و ڕێکخراوە جەماوەری و پیشەیەکانی حیزبەکان و کۆمەڵگەی مەدەنی جارێ ئەوە وەرنە نێو خەڵک پەرلەمانتار وەرنە نێو خەڵک وەرن ماستەوزیعکەن وەرن بۆیان بژێڕنەوە وەرە قسەیان بۆ بکەن وەرن نمونیان بۆ بڵێن لە نێو خەڵکدا مادام دەوام نییە مادام ئەوە نییە مادام کەم دەوامەکە وەرن ئەم کارش بکەن ئەمە حیزب چییە حیزب لە خزمەتی خەڵکدایە ڕێکخراوەکانی حیزب بێ لە خزمەتی خەڵکدا بێ لە پاڵ ئەمەشدا ئەبێ ئەو شتێک کە تۆ وتت هەندێک لە ئیجراعاتە بێ چۆن ئێستا خۆ لە وڵاتانەی ئەوروپا من دەخوێنمەوە من زۆر شوێنم نەدیوە یعنی دەخوێنمەوە دەڵێ ئەچتە هەندێک چێشتخانە دەڵێگە بۆ باقت نەبەست بێ نایێتە ژوورە بۆنمون لە هەندێک شوێن ئەڵێ گەر هەت بێ نابێ بێ ئەوە نەکەی یعنی جۆری جلوبەرگەکەش دیارەکەن
کەواتە گەر چێشخانەیەک بڵێ کاکەم دەست چێشت پێێنێ نەیتەژور وایە یان دای نابێ لەوێ بڵێ بێت و ئەمە بکەیتە دەست تونابێت حکومت بێت چەندێت تند کەتن سەر خەلکی دەبیتە ئەگەڕاوێ چەندێک کە بێتە کللتورکردن بەڕاستە کەواتە ئێمە گوتمان هۆشیاری یاسا دروستەکە یان یاسا هۆشیاری دروستەکە هەردووچی حیزبەکان ڕێکخراوەکانیان پیشەیی جەماوەری کۆمەلگەی مەدەنی پەرلەمانتار لەم قۆناغەدا وەرنە نێو خەڵک ماسک تەوزیعکەن دەستچێش تەوزیعکەن ڕێنمایی بدەن چۆنڵێ هۆشیاری بڵاوکەنەوە لەگەڵیشیدا یاساکان بەم شێوازە ئیجراعات یاسانە ینی ڕێنمایەکانی جێبەجێکرێ پاشماوەیەکی ترە بێ بە کەلتور بڕواب کە دەستی کەسمان پاک نییە لە بەدرێژایی 24 ساعتی ڕۆژ هەر پێویستیمان بۆیە تەوقە بگۆڕین ئەم بابەتان ئەمە یەکم باس کرد بەلە پێشی بچیە خاڵە دوی مامۆستا ئەگەرنها سەحکەینە هەموو لایەنین سیاسی و هەموو ڕێکخرا و هەموو کەسێکی تەنانەت عادیژی تەنیا فۆکس السەر حکوومەتی هەیە کە بووچی حکوومەت وێناکات ئەرێ وی دەمەیدا وەکو جەنابێتە ئاماژە پێدای ڕۆڵێکی چەند گرنگ هەیە هەموو ڕێکخرا و هەموو حزب و هەموو ئەندام پەرلەمانە کە دەبێتن ئەوژی وی ئەرکەی ڕابیت ئەنکوبتنێ حکوومەت بەرپرسیار وی چەندێدا ڕاستە خواوەی فەرموو وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان كواتا خدا تعاوني بويا دانا عون يعني لعون وهاتوا من عون بتودم تو عون بمن يارمتي بتودم يارمتي بمن دي كو يارمتي بس من أبا برپرسيارية كجشتية نكتني بولايان كديار كري عن حكومتك كديار كري يعني خوي توزيعي شبيه وايا توزيعي شبيه بلام لباسي نخوشي وكو كشتيك كباسم كر استا لباسي نخوشي كاتي اوبوزيسيون وحكومه دي يعني اقام كورونا حكومه توشكا اوبوزيسيون توشناكا او توشناكا يعني واني هم يكا كوتاوا بينجاسا امريكا كان بكباسم كرت مادام کرێکارەکە لە لای یەقینە برسێتی دەیکوژێ بەڵام نەخۆشیەکە گومانە یەقینەکە زاڵە بێ کەواتە حکومەت دەبێت ڕێبکاتەوە بۆچی بە مەرجەکان ڕێنماییەکان ڕێبکاتەوە بۆ کار دوو زانایان بە ئێمەیان گوت یاسایەکمان هەیە ڕێسایەکمان هەیە ڕێسایەکی ئاینیمان هەیە لە ئوسولا پێی دەڵێن الضرر يزال زەرەر ئەبێ لا بدرێ لا ضرر ولا ضرار پێغەمبەر فەرمی کەواتە بێ ئیشوکارەکان بە جۆرە ڕێخینەوە نە کرێکار زەرەرکە نە حکوومەتیش ئەبێ زەرەرکە خەف الضررين بە ئەوەیە کەواتە ئێمە ئەگەر کەوتینە نێوان دوو مەسلحەت گەورەکەیان هەڵەبژێرین ئێستا لە نێوان دوو زەرەرین ئەبێ بچووکەکەیان هەر هەڵبژێرین ئەوش ئەوەیەکەوە الضرر يزال خاڵێکی تر لەو ڕێنمایانە کە زانایان بە ئێمەیان گوتووتوانە المەشەقەت تەجلب التەیسیر تۆ ئەزانی بە کوردی یعنی چی یعنی کەیشت قرس بوو ئەبێ ئاسانکاری بۆ بکەیت کەشتێکە قرس بوو دەبێ ئاسانکاری بۆ بکەیت تۆ کاتێکە خدا فەرمووی نوێش بکە و چۆنڵە دەست نوێش بگرە و لە شپاک بە و دەست نوێش بگرە و هەستە بە پێوە بۆستە و ڕوکوع و سوجود ئەمە نوێژە بەس خدا حسابیشی کردووە خەڵک نەخۆشەکەوێ ئەمە مەشەقەتە کە مەشەقەت هات خدا تەسهیلاتی کردووە وتی وەرە بە دانیشتن نوێش وەرە پاڵکەوتنەوە نوێشکە وەرە بە چۆن دەڵێ تەیەموم کە دەست نوێش زەحمەتە بۆت ئەبینی کەواتە حکوومەتیش کاتێک کە زانی بە کەرەنتینە ژیانی خەڵک قرس بوو دێت لە ڕێگەی لە چوارچێوەی ڕێنمایەکانە دێ چی بۆکە ئاسانکاری بۆکە چونکە خۆ سیاسەت چییە ئەمە زانایان لە شەرعەوە هێنایەن تۆ ئەو بێنەوە بۆ بواری سیاسەکان دەڵێن السیاسەت و فەن و ممارەسەت الممکن بە کوردی سیاسەت بریتیە لە کردنی ئەو شتەی کە لە توانادایە کەواتە حکوومەت قەت نابێ بڕیارێک بدا قەرارێک بدا بە خەڵک جێبەجێ نەکرێ چونکە یەک قەرارتدا خەڵک نەیکرد دوو سێ خەڵک فێرە بێت باشیش ناکە کەواتە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەبێ ئاگاداری بین خاڵی چوارم زۆر گرنگە کە زانایان جەختیان لەسەر کردوێتەوە وتوانە العادەت محەکەمە یان العادەت معتەبەرە ئەمە قسەی زانایانە لە حوجرە خوێنراوە بابی هێنین بۆ سەردەمی کۆرۆنا یعنی عن هەندی عادەت هەیە چۆتە ناو عورفەوە چونکە ئەمایان لەکوێ هێنا لەخواوە هێنایەن خدا فەرمووی وەأمر بالعرف ئەم عورفی ئێستا نمونەیەک پێ دەڵێن ئێستا حکوومەت بڵێ کەس نەچێ بۆ لای کەس سەردانی کەس نەکە خزم نەچێ بۆ لای خزم ئەخرەمە عورفە خداش فەرموویەتی وەأمر بالمعروف ئەزانی معروف یعنی چی یعنی ئەو شتەی لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو شتەی لە کۆمەڵگەی ئێمەدا عورفە ئەو شتەی لە کۆمەڵگەی ئێمەدا عورفە چوونە لای یەکی خزمان و برادەران عورفە کەواتە حکوومەت قەت ناتوانێت بە یاسا ئەمە ڕاگرێ بەس ئەبێ چی لێ بکە ئەبێ ئەم عادە محەکەمە ئەم عادە معتەبەرە ئەم عورفە ئەم معروفە لەبەرچاو بگرێ بڵێ چی بڵێ کاکە بچن بۆ لای یەک سەردانی یەک بکەن بەس ئەم جارە باوش بە یەکە مەکەن یەکتری ماچ مەکەن بە نوعێکی تر تەوقە بکەن چوونە هەر ماڵێک ئەمجا وەکو ئەوەی لە دهۆک ڕوویدا کاکە عەزیمەت و داوە و داوەتی گەورە مەکەن ئاوێکی بدەنێکەوە سەری داخرابێ
شتێکی بدەنێ کە لە نێو پاکەتێکا بێ مەسەلەن جۆرێک لە نەستەلە بۆ نمونە جۆرێک لە خواردنێک جۆرێک لە خواردنێکی پێچراوە ینی هەیە شتی هەرزان دەڵێم ینی شتێک دەستی بەر نەکەوت بێ شتێک دەستی بەر نەکەوت بێ چکولێتێکی دێتێ یا شتێکی دێتێ مهم شتێک بێ کە دەستی بەر نەکەوت بێ دەستی تۆی بەر نەکەوت بێ ئەو بەس بچیە کە ئەگەر ئەوە بڵێ چیت کردووە العادة محکمە یعنی هاتە سەر قاعدە شەرعیەکەت جێبەجێ کرد سەردانەکەشت کرد میواندارێکەشت کرد ئاوێکی پاکت خوارد شتێکی دەست لێ نەدراوت خوارد لەو ماڵە ئیتر تۆمەتباری ئەوانیش ناکەی قاعدەی پێنجەم کاتت ماوە پێنجەم زانایان ئێمەیان گوت ئەمە قاعدەیەک و ڕێسایەکی ئەسلیە الأمور بمقاصدها ئەمە دووشتی تایە مەقاصد یعنی نیەت نیەتێک بۆ خوددایە نهێنیە ئێمە نایزانین چێ بۆ خوا نوێژەکە خوا خۆی بەڵڵا خوانە بێ کەس نازانی چێ بۆ خوا قساکە بەخوا خوانە بێ کەس نازانی نیەت لای خوایە ئەمەمان مەبەستێ ئەمە بۆ قیامەتە ئەڵێن الأمور بمقاصدها ئەگەر بێنین بۆ ئاستی دنیا بۆ ئەمڕۆ بۆ حکوومەت ئەرێ حکوومەت تۆ بۆ ئەم ئیشانە دەکەی حکوومەت چەند ئیجراعاتێکی هەموو جا دەیکە زانایان لە ڕێ ئەم ڕێسایەوە چ بە حکوومەت دەڵێن الأمور بمقاصدها ئەم کارەی کە تۆ دەیکەی مەقسەدێکت هەیە مەقسەدەکە لە پشتەوە هەیە ئەبێ ئەو مەقسەدە ئەگەر ئیشەکە قیامەتی بێ لە بینی ئینسان و خوددا بێ ئەوە نیەتەوە خوددا دەیزانێ بەس حکوومەت دەبێ نیەتی ظاهر بێ الأمور بمقاصدها يعني حكومة وقت دلي أو بكن وقت دلي أو بكن وقت أو بكن تيمان جينا لبر شيء أمكاره تا إما جمان نكين تا إما شتي ترنالين يعني ما شون أما أركس هي لموسى جورة تربية موسى لبيانش في غنبرة كان كبيدالن أولو العزم سلامي خوي لسر بس وقت اللي قال عبد الصالح حكاية ديتو دروا لبر شاي أو سفينة كنكا اتناك ختم سفينة خبر شافرونيش لا حكومة بس زور بيتفيا كوات أم سفينة كنكا موسى بموسى خوي دلي تۆ بۆ کونی دەکەی کەواتە سەبر ناکە بەس وەختێ پێی دەڵێ ئەگەر کونم نەکردایە خەڵکێکی تر زەوتی دەکردەی برباعی ئەمە چی بوو کەی گەیان کەواتە حکوومەت هەر هەنگاوێکی بەری هەنگاوەکە خەڵک تێبگەێنێ لەبەر چی وا دەکەم دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ مە کوتایی هات زۆر سپاس بوو جەنابێتە بینەرێن بەڕێز زۆر سپاس بۆیان بەڕێژی کە هینجی گەلمە بەشدار بوون بینەریەدا و زۆر سپاس بە ئەفکارێن بەڕێژی و ببینم خێر و شاد خدای مەزن مە هەمیان بپارێزیت و تەندروستیەکە باش مە هەمیان هەبیت